26 هەموو ساڵێک ڕۆژی گیانی پەناهەندە و کارکردن بۆ پاراستنی مافەکانی پەناهەندە و کۆچکەران لە سەرتاسەری جیاندا. ساڵانە بەهۆی بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی بەشێکی زۆر لە گەنجانی وڵاتانی دواکەوتوو ڕوو لە وڵاتانی ڕۆژاوە دەکەن و بەهۆی سیاسەتی پاراستنی سنوور و هەڵچوونی دەریا و مەترسیەکانی ڕێگاوە ساڵانە هەزاران کۆچبەر دەبنە قوربانی و گیان لەدەست دەدەن. 26 ساڵی 1969 کۆچی دوایی قورئان خوێنی بەناوبانگ محەممەد سدیق منشاوی لە شاری سوهاجی میسر و لە تەمەنی 49 ساڵیدا. محەممەد سدیق منشاوی بەدەن خۆشترین کەسایەتی ئیسلامی دادەنرێت لە بواری قورئانی پیرۆزدا و توانی لە ماوەی تەنها 49 ساڵی تەمەنیدا جێی خۆی لە دڵی ملیۆنان موسڵماندا بکاتەوە و بە دەنگە سەرنج ڕاکێشەکەی خەڵکی شەیدا و کەمەندکێشی قورئانی پیرۆز بکات. بەردەوامی و شەیدایی ناوبراو بۆ قورئان خوێندن وای کرد تووشی نەخۆشی شێرپەنجەی قورگ و سوتانەوەی قورگ ببێت و دکتۆرەکانی ڕێنماییان کرد بۆ بەردەوامبوونی لە ژیان پێویستە دەستبەرداری قورئان خوێندن ببێت، چونکە ئەگەر دەستبەرداری قورئان خوێندن نەبێت نەخۆشیەکەی زیاتر تەشە نەدەسێنێت. بەڵام منشاوی ڕایگەیاند کەوا بەردەوامی و مانەوەی من لەگەڵ قورئانی پیرۆزدایە و مردنێک لەگەڵ قورئاندا بێت هەڵی دەبژێرم بەسەر ژیانێکی دوور لە قورئانیدا. ئەوە بوو دوای تەمەنێکی کەم بە یەکجاری کۆچی دوایی کرد. سەرەتای دەرکەوتنی منشاوی و قورئان خوێنێک دەگەڕێتەوە بۆ ئێزگەی دەنگی میسر. بەهرەی دەنگی محەممەد سدیق منشاوی دەگەڕێتەوە بۆ باوکی و بنەماڵەکەی، چونکە شێخ سدیق منشاوی باوکیشی یەکێک بووە لە قورئان خوێنە بەناوبانگ و دەنخۆشەکانی میسر. محەممەد سدیق منشاوی دووجار هاوسەرگیری کردووە و لە هاوسەری یەکەمی 4 کوڕ و 2 کچ و لە هاوسەری دووەمیشی 5 کوڕ و 2 کچی هەبوون. لە ژیانیشیدا دووجار هەوڵی تیرۆرکردنی دراوە.